بەناوی خوای گەورە سڵاوتن لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بریارە سبەی نێچیروان بارزانی وەکو سەرۆکی نوێی هەرێم سوێندی یاسایی بخوات با بڕیاری سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش دانیشتنەکە لە دەرەوەی هۆڵی پەرلەمان و لە هۆڵی سعد عەبدوڵڵا لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. بە میواندارێک لە بەڕێزان بێستون سابوراوی مامۆستای زانکۆ لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێری شۆ دکتۆر هەڵمەت غەریب مامۆستای زانکۆ تاوتەیەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بە بڕیاری سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سبەینێ مەراسیمی سوێن خواردنی سەرۆکی هەرێم لە دەرەوەی پەرلەمان و لە هۆڵی سعد عەبدوڵڵا لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. هەندێک لە پەرلەماندارانیش رەخنا لە دانیشتنەکە لە دەرەوەی هۆڵی پەرلەمان دەگرن و بەکەمکردنەوەی ڕۆڵی پەرلەمان ناوی دەبن. لە مەراسیمەکەدا نێچیروان بارزانی سوێندی یاسایی دەخوات و پاش مامی وەک دووەمین سەرۆکی هەرێم دەست بەکار دەبێت. سوێندەکەش بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم بریتیە لە سوێند بێت بەخوای مەزن، پارێزگاری نەمافەکان و دەستکەوتەکان و یەکریزی و بەرژەوەندەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم و ئەرک و فەرمانەکانم با دروستی و دڵسۆزی ئەنجام بدەم. دوای سوێند خواردن نێچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێم کاندیدی ڕاستپێراو بۆ پێکهێنانی حکومەت ڕادەسپێرێت بۆ ئەوەی لە ماوەی مانگێکدا کابینەکەی ڕابگەێنێت. هەرچەندە لە سوێندە یاسایەکەی سەرۆکی هەرێمدا هاتووە پارێزگاری لا یەکریزی دەکات، بەڵام لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا سەرۆکایەتی هەرێم هۆکاری پەرتەوازەیی نێوماڵی کورد و بەکخستنی پەرلەمان و دروستبوونی قەیرانەکان بووە کە تا ئێستاش ئاسەوارەکانی بەردەوامن. سەرۆکی نوێی هەرێم هاوشێوی سەرۆکی پێشوو نزیکەی 20 دەسەڵاتی هەیە و لەگەڵ ئەوەی پەرلەمان دەنگی پێداوە بەڵام ناتوانێت لێپرسینەوەی لەگەڵدا بکات. وێڕای نوێنەرایەتیکردنی هەرێم لە ئاستی ناوخۆ و هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتە فیدراڵیەکان لەلایەن سەرۆکی هەرێمەوە چەندین دەسەڵاتی دیکەشی پێدراوە، لەوانە فەرمانەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم، ناڕنادەرەوەی هێزەکانی پێشمەرگە و ڕێگەدان بەهاتنی هێزە فیدراڵیەکان بە ڕەزامەندی پەرلەمانی کوردستان، بەخشینی ڕوتبەی سەربازی بە ئەفسەرانی هێزە چەکدارەکانی هەرێم و هێزەکانی ئاسایشی ناوخۆ، دەرکردنی لێبوردنی تایبەت، دامەزراندنی سەرۆک و ئەندامانی داواکاری گشتی، پەسەندکردنی یاساکانی پەرلەمانی کوردستان، ڕاستپاردنی کاندیدی کوتلەی گەورە بۆ پێکهێنانی حکومەت، هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان لە چەند حاڵەتێکدا و ڕاگەیاندنی باری لەناکاو کاتێک سیستمی سیاسی هەرێم دەکەوێتە مەترسیەوە. هەڵبژاردننی نێچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێم لە پەرلەمانی کوردستان بە دەنگی 68 پەرلەمانتار لەلایەن فراکسیۆنەکانی پارتی و گۆڕان و پێکهاتەکان لە کاتێکدایە ناوبراو زیاتر لە 15 ساڵ سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بووە. پارتیەکان و لایەنگرانی نێچیروان بارزانی بە کەسێکی سەرکەوتوو لە حکومڕانی ناودەبن و بەشێکیش لەلایەنەکان بە شکست خواردوو ناوی دەبن، بۆ پێی لە ژێرسای حکومڕانی ناوبراودا خەڵکی کوردستان بە مافا سەرەتایەکانی نەگەیشتووە. ئەنجامدانی مەراسیمی سوێند خواردن بۆ سەرۆکی نوێی هەرێم دوای ئەوە دێت ماوەی زیاتر لە ساڵ و نیوێکە هەرێمی کوردستان بێسەرۆکە. ئەمەش پاش ئەوەی مەسعود بارزانی لە کۆتایی مانگی دەی ساڵی 2017 دەستی لە کار کێشایەوە. هەروەها بەهۆی ناکۆکی لایەنەکان لە سەر دابەشکردنی پۆستەکان و ناکۆکیە نێوخۆیەکانی چەند لایەنێکیش پاش تێپەڕبوونی زیاتر لە 8 مانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تا ئێستا حکومەت پێک نەهاتووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕە، سوپاس بۆ میوانەکەمان. ئەگە سەرەتا بچینە هەولێر لای دکتۆر هەڵمەت. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە برنە دەرەوەی کۆبنەوەی پەرلەمان بۆ دەرەوەی هۆڵی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆ ڕێگە پێدراوە، ئایا هەندێک مەسەلەن لە پەرلەمانتانە باز دەو دەکەن ئەمە کەمکردنەوەی ڕۆڵی پەرلەمانە، پێدوایە کەمکردنەوەی ڕۆڵی پەرلەمانە؟ ئەم کاتت باش لە ڕاستیە کاک حەکیم مەسەلەی کەمکردنەوەی ڕۆڵی پەرلەمان بەوە نابێ، یاخود ناتوانین بەوە تەفسیری بکەین بڵێن مادام کۆبنەوەکانی پەرلەمانی کوردستان چێتە دەرەوەی قاعەکە یاخود دەچێت دەرەوەی بینای پەرلەمان یعنی ئەمە کەمکردنەوەی ڕۆڵە.
پەرلەمان ڕۆڵی جەوهەریتر و گرنگتری هەیە کە پێویستە پەرلەمانتاران ئیش لەسەری بکەن کەویش مەسەلەی چاودێریکردنی و حکوومەتەیە کە دێت مەسەلەی چاودێریکردنی دەسەڵاتەکانە مەسەلەی چۆنێتی جێبەجێکردنی قوانینە کە خۆی دەرێکە ئەمانە جەوهەریشی کاری پەرلەمانن چونە بردنە دەرەوەی کۆبوونەوەیی پەرلەمانی بۆ بینایەکی تر یان شوێنێکی تر ئەمانە بەڕاستی نەپێشێلکاریەوە نەشتێکی یعنی شتێکی ڕۆتیناتە ئاساییە ئێمە لە کاتی شەڕی ناوخۆیە بینیمان بەشی زۆری کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان لەناو پەرلەمانە نەبوون یعنی لە سەرەتای 94-95 کەند جار لە کۆبوونەوەکانی لە مەلاوە بەرەکرا هەندێک جار لە جەژنیکانەکرا یعنی زۆر کۆبوونەوەی پەرلەمان لە دەرەوە بووە بارێکی ناسایی ئەو کات لە کوردستانە هەبوو بەڵام ئێستا ئەو مبەرڕەی کە پەرلەمانی کوردستان یعنی ئەوەی کە ئەلانی کردووە لەبەرەوەی میوانێکی زۆر دێ و قاعی پەرلەمانجی ئەوە ناکاتەوە کە مخەڵکە بکە و پەیڕەویش ڕێگەی داوە یعنی شتێکی ناقانونی نییە و پێشم وان نییە ئەمە مەسەلە کەمکردنەوەی هەیبەتی پەرلەمان بێ وەکوتم هەیبەت و ڕۆڵ و کاریگەری و مەهامی پەرلەمانی کوردستان زۆر لەوە گەورەترە کاندا پەرلەمانێک پێی وا بێ کەما کەمکردنەوەی ڕۆڵی پەرلەمانە کاتێک کۆبوونەوەکانە چێت دەرەوەی هۆڵەکە خۆیە بەڵام بەرەزووتر لە سەردەمی شەڕی ناوخۆمە دەبرا دەرەوەی کۆبوونەوەکانی پەرلەمان دەبرانە دەرەوە بەڵام ئێستا دۆخەکە جیاواز نییە مەسەرەن پێ دوای و پاساوش پاساوێک لە جێ خۆی داگرن ناو پەرلەمان بە باشتر بوویان ینی لە دەرەوەش بێ شتێکی زۆر ئاسایی و لە ڕووی پەیڕەوی شۆ بەپێی پەیڕەوی ناوخۆڕێگە پێدراوە بەڵێ مەبەستم لەوە چی بوو کە بڵێم شەڕی ناوخۆ کۆبوونەوەکان لە دەرەوەی هۆڵی پەرلەمانە بەڕێوە چوو مەبەستم لەوەیە کە میجار نییە کە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان لە بۆ نمونە لە دەرەوەی بینای پەرلەمانی کوردستانە بێت لە هەڵەبجە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کراوە ئەو کاتەی کەوا بوو بە پارێزگاوە ئەعلانی پارێزگاری بوونی هەڵەبجە کرا کۆبوونەوەی پەرلەمان چووە هەڵەبجە شتێکی ئاساییە ڕەمزیە ئیجرائیە ینی کۆبوونەوەکانی پەرلەمان کۆبوونەوەیەکی ئیجرائیە قانون قسە لەسەر ینی مەهامی پەرلەمانیەکە و ئەعمالی پەرلەمانیەکە نەکەوەی کە ئەم شتە ئیجرایانە بەڵێ پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕێگەی داوە کە کۆبوونەوەکانی پەرلەمانە کرێت لە ناوخۆیە خۆ بەپێی پێویستی یان زەرورات وا بخوازێ کە بێت دەرەوەی پەرلەمان ئەوەیش کە هەیە ئەو تیمە پەرلەمانی پارتی دیارە ئەو پێشنیارەی کردووە چونکە تەسەوڕە کرێ میوانێکی هێزگار زۆر لە ناوخۆ و لە دەرەوەی هەرێم بێت پەرست سەرۆدەستی سەرۆکایەتی پەرلەمانیش بە باشی زانیوە بۆ تەختیەکردنیەوە و میوانە ینی شتێکی بەڕاستی ڕۆتیناە جێگەی بایەخ نییە مەسەلەی برنە دەرەوەی کۆبوونەوەکانی پەرلەمان بەڵێ وەڵام پێ دوای ئەوەی کە بەرەز شوتت پەرلەمان پێویستە لە ڕووی چاودێری و ڕۆڵی بەهێز بکرێت ینی پێ دوای ئەم ڕەخنەی پەرلەمانتاران ڕەخنەیەکی ئەوتۆ نیە ئەوەی کە بەشێک لە پەرلەمانتاران ڕەخنە دەگرێت ئەمە کەمکردنەوەی ڕۆڵی پەرلەمانە بە هیچ شێوێک ئەمە کەمکردنەوەی ڕۆڵی پەرلەمان نییە نەوەڵە کاک حەشیم کاتێک کە توانی قسە لەسەر ناکە ینی کەمکردنەوەی ڕۆڵی پەرلەمان بکەین کاتێک بەجددی مەهامەکان و ئەرکەکانی پەرلەمانی کوردستان ڕێگری لە بەردەما دروست بکرێ ئەمە جۆرێکە لە نازانم من واست دەکەم ینی لەوانەیە هەندێک لە برایانی ئەندام پەرلەمان ئەوانش کە قسە لەسەری گرۆ برادری منن لەوانەیە بۆ خۆ دەرخستنێک بێ یان جۆرێک لە ناڕزایەتی برێ جۆرێک لە ڕەخنەگرتن بێ بۆچی کۆبوونەوە برێتە دەرەوەی پەرلەمان چ پێویستەکەوە مخەڵکە بێت بەڵام بە شێوەیەکی گشتی من وایە بینم ئەمە مهم نییە یعنی پێویستە پەرلەمانتارانی ئێمە لە پەرلەمانی کوردستان شەڕی جددی لەسەرەوە بکەن کە چۆن ئەم 4 ساڵە ڕقیبێکی باشن بە سەردامەزراوەی دەسەڵاتی جێبەجێکردنەوە لە هەرێم چۆن ڕقیبێکی باشە بن بە سەردامەزراوەکانی تری هەرێمی کوردستانەوە و چۆن بە دوواداچوون بۆ یاسا و ڕێساکانەکەن کە خۆیان دەریەکەن ئەمانە کاری و مەهامی ڕاستەقینەی پەرلەمانی کوردستانە و شەڕکردنە لە پێناوی مافەکانی خەڵک ئەوانەی کەوا دەنگیان پێداون لە ڕێگای دەنگی ئەوانەوە گەیشتن بە پەرلەمان خۆی بابەتەکە ئەمە مەهامی ڕئیسی پەرلەمانە بۆیە پێم وایە ینی تەسەوری شەکەم بەشێکی زۆر ئەندا پەرلەمانەیم خولە ئەندا پەرلەمانی ئازان و جەری ئەتوانن ینی داکۆکی لە مافەکانی خەڵکەکان و بتوانن ئەندامەتی پەرلەمان ئەو مەهامە پیرۆزەی کە لەسەر شانیانە بە باشی بەڕێوە بن و ئەم حکوومەتەیش کە دێت حکوومەتێکە تا ڕادێکی زۆر ینی معارەزە یانەوەی پێوتری ئۆپۆزیسیۆن تێیدا لاوازە هیوادارم ئەندامانی پەرلەمان بە چاوێکی ڕخنەگرانەوە بە چاوێکی ڕقیبێکی باش بەسەر کارەکانی دەسەڵاتەوە بۆی بتوانن حکومڕانی بخەنە سەر سکە ڕاستەقینەکەی خۆی ئەو هەموو انحرافاتی تەلڤیزیۆنی کە هەیە و انحرافات و لادانەی کە لە بەڕێوەبردننی وڵاتە هەیە بۆی بتوانن ڕۆڵی خۆیان بژێڕن لە ڕاستکردنەوەی ئەو هەموو کەم و کورتی و هەڵەیی کەوا لە چەند ساڵی ڕابردووە ئێمە لە کوردستان ئەسمان پێ کردەوە. بەڵێ
سوپاس دەکەین دکتۆر هەمە دواتر گەرم و لای بەڕێست مامۆستا جەنابش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان گەرە سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە ڕێوەسمی سوێندخواردنی سەر و کێرێم لایەنەکان بەشداری دەکەن و یەکێتی نیشتیمانیش بەشداری دەکات ڕای بەڕێستان چێ لەسەرەوەی کە پێشتر یەکێتی نیشتیمانی مەسەلەن بایکۆتی دەنگدانی کردبوو لە بارەی دەنگدان بەسەر و کێرێ هۆکاریان بەشداریەی بۆ چییە؟ خۆ دەزانی لە هەرێمی کوردستانە ئێستا بە دەرەجە ڕئیسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئیدارەی سیاسەتی ئەم وڵاتە دەکەن لەبەر ئەوە ئەگەر لە حاڵەتێکا لەسەر هەندێک لە خاڵەکان کێشیان هەبێ بەڵام من پێم وایە بێ کۆی پرۆسەکە کە پرۆسەیەکی نیشتیمانی توانین بڵین نەتەوەیشە هەرچەندە ئێمە ئێستا کەلیماتەکانی علاقەدار بە نەتەوەی ئەوانە تۆزێک عالەمیان گۆڕانن بەسەردات و گلۆباڵایزیشن هەموو شتەکانی گۆڕیوە بەڵام ئەتوانین بڵین لە ڕووی نیشتیمانی و میلیەوە بە شێوەیەکی گشتی معادلەکان جیاوازن و هەڵوێستەکان بێ جیاواز بن وەک لەوەی کە دێتە سەر باسکردن لە ئەموری حیزبی ینی بەتەکید داواکاری حیزبیەکان نابێت تێکەڵاوی مەبادیئی گشتی یا بەرژەوەندی گشتیەکانی خەڵکی کوردستان بکرێت بۆیە من وای دەبینم کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو مبدەئەوە داخل دەبێت هەرچەند بەڵامێکیان پێمە لە مەبدەئی سازشکردنەوە بۆ نمونە ڕەنگە بڵین جەماوەرەکە یەکێتیش تۆڕە بێلەوەی کە یەکێتی پێشتر دەیوی بەبێ کەرکووک بۆ نمونە لەسەر کەرکووک دەنگی بەسەر و کێرێم نەدا ئەم جارە بەبێ گلاکردنەوەی کەرکووک بچێتە سوێن خواردنی سەر و کێرێم پێ دوایان جەماوەرەکەشی لێ نیگەران نەبێت من پێم وایە سیاسەتکردن بریتی نییە لەوەی کە تۆ بە مطلقی هەرچی تۆ ئەتەوە ئەوە جێبەجێ ببێ و هەروەها هەرچی من بمەوێ ئەوە جێبەجێ بێ عادەتەن خەڵکی سیاسی زیرەک و بەتوانە و هەروەها خەڵکە سیاسیانی کە دەیانەوێ وڵات لە لێواری شەڕ دوورخەنەوە دەیانەوێ خەڵک لە ئێش و ئازارەکان دوورخەنەوە زیاتر سیاسی پراگماتیستین ینی سیاسیەکی عملی بەکردار بتوانێت کار بکات و بەرژەوەندی باڵەکانی خەڵکەکەی خۆی دابین بکە ئەمە زۆر گرنگە لەبەر ئەوە من وایە بینە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە لەو بوارە لە مەسەلەی سیاسەتکردن لە هەرێمی کوردستانەوە هەروەها لە بڕیارە گرنگەکاندا بەشداری بکە و یان هەریش دەبێت دەستخۆشانە بکە کارێکی باش دەکات و من پێم وانییە کە بەشداری سپەیەکی کارێکی باشە من پێم وانییە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵوێستە عاجز ببن بەڵێ لەشتیتر عاجزە تێبینیان کردبی بۆ دەنگیان بەسەر و کێرمێدا بەڵام ئێستا بەشدار دەبنیانی بابەتەکە و کێشەکان لەسەر ئەساسی ئەوە نین کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک یەکێتی نیشتیمانی بەشدار دەبێت لە مەراسیمی تاجکردنە سەر ئەمە تقریبانەوە ئەو مەراسیمانە وایە ئەمە جیاوازە یان ئەمە شتێکی ترە ئەمەی تر کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی لەسەر داگرتووە ئەوەندەی من ئاگادارم و لە نزیکەوە ئاگام لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەوەیە کە یەکێتی بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان چەند هۆکارێکی خۆی هەیە کە پێی لەسەردا دەگرێت ئەمانە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانن بەڵام لەوانەیە لە هەمان کاتیشە هەندێک خەڵکیش هەبێت کە هەر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەرژەوەندی زیاتەکانی خۆی هەر وەک چۆن لە ناو پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی تر و حیزبی ئیسلامیەکان و ئەلمانی و دینی خەڵکیش هەیە کە بۆ مەرامەزیاتەکانی خۆی لەوانەیە هەندێک پێدا بگرێت بەڵام ئەوەی کە لە کۆی گشتی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا من دەبینم ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی ئەوەی داوە لە چوارچێوەی پارێزگاریکردن لە بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی کوردستان حتا باز لە داخوازی حیزبایەتەکانی خۆشی بکە تۆ خۆش دەزانی هەموو داخوازێکی حیزبی لە ناو بەرنامەی حیزبەکانەوە دێت و لە هەمان کاتیشا داخوازی حیزبەکان ئیشکردنە و داخوازیە بۆ بەدەستهێنانی دەسەڵات هیچ عیبیش تێدانە کە حیزبەکان لەبیداتەوە کە تێدەکۆشن شەڕ دەکەن شۆڕش دەکەن خەڵک دێت لەگەڵیاندا بەشداری شەڕ دەکا بەشداری پێشمەرگایەتی و تەنزیم و خۆڕێخستن دەکا حتمما لە پێناوی ئازادی و ڕزگاریە ئازادی و ڕزگاریش خۆ بەتێنێ بەبێ دەسەڵات دابین ناکرێت دەبێت لە دواییدا دەسەڵاتێکە بێ کە ئازادی و ڕزگارێکە بپارێزێ من پێم وایە لەم حاڵەتەدا حیزبەکان کار بۆ ئەوە دەکەن بەڵام هەرێک و بەپی بەرنامەی خۆی باش یەکێتی نیشتیمانیش بۆ ئەو دەسەڵاتە کار دەکات کە لە خزمەتی نیشتیمانی لەسپێ لەبەر بەرژەوەندی گشتی وەکو خۆت وتت لەبەر بەرژەوەندی هەندێک بەرپرس ینی بەرژەوەندی تایبەتی هەندێک بەرپرس
نا ئەوە تۆ بۆ بەتەنها ئەو قسەیە دەهێنیتەوە ئەمە شتێکی بڵین خۆڕسکە تەبیعیە کە لەناو هەموو حیزبەکاندا لە هەموو شوێنێکدا خەڵکی ئینتیهازی هەیە و لەوانەیە خەڵکی ئینتیهازی هەبێ بگاتە پلە بەرزەکان لە حیزبەکەی مندا لە حیزبەکەی تۆدا لە حیزبێکی تردا یعنی خەڵکەیە بەس تەنها بە هەدەفی ئینتیهازیت و بە هەدەفی هەلپەرستی هاتوو کە هەلێکی دەستکەوێت و وردە خۆی پێ بگەێنێت و ئەوانە پێیان دەگوتری ئینتیهازیەکان و وسوڵیەکان بەڵام ئەوەی کە خەڵکی دڵسۆزە دەمێنێتەوە ئەوە بەس تەنها لەسەر بەرنامەکە کار دەکات دەکەی بە بۆچوونی بەڕێزت ینی وەکوشی کەرەوەیەک چی دەست دەکەی لە بەژاریکردن لە مەراسیمی سەرۆکی هەرێم ئاماژەی ئەوە نیشان دەدرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئانوساتەکاندا دەیەوێت پارێزگاری لە یەکڕیزی خەڵکی کوردستان بکات و ئەگەر لە حاڵەتێکە حیزبێکی دیاریکراویش بە ملهوڕی و بەرازەڕۆیی مل پێوەنێ ئەوە بەڵام لە هەمان کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت لەگەڵ ئەوەشدا معاملە و مامەڵی هێواش و لەسەر خۆی دیپلۆماسیانی باز پارتی ملهوڕ بووە لەو پرۆسەی کە ئێستا ئەنجام دراون من لە هەمان کاتە بۆ وەڵامی ئەوەش هیوادارم وەڵامەکە ئەگەر بەخێر و باشتریش وەریگریتەوە ئەوەیە کە سیاسەتی بەڕێز مام جەلال هەمیشە ئەوە بووە کە لەگەڵ ئەو حیزبانەش کە تەجاوزی حدودە سوورەکان تەجاوزی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانیش دەکەن بەڵام لە هەمان کاتە دەسەڵاتیانێ خەڵک لەگەڵیانە خەڵکێکەیە بە دوایوێتی کوێرانە بە دوایوێتی لەگەڵ یایەتی کوڕی فەقیر و هەژارە چی دەکەیت تۆ بەرامبەر ئەوە لە حاڵەتێکە کە مەسئولەکەی کە حاڵەتێکە کە حیزبەکەی سیاسەتێکی غەڵەت پیادە دەکات تۆ دەبێت مامەڵەیەکی وای لەگەڵدا بکەیت کە چەندی بکرێ ڕای کێشیتەوە بۆ ناو جۆخزی نیشتمان لە حاڵەتێکە کە خۆی قاچی هاوێشتۆتە ئەو دیوی خەتە سوورەکان وەڵامی سیاسەتن داینەوە مامۆستا سپاس دەکەین ئەگەر بچین و لای دکتۆر هەڵمەت دکتۆر سەبارەت بە بەشداری لایەنەکان پێ دوایە بەشداریکردن و نەکردنی لایەنەکان مەسەرەن پاڵپشتێ بۆ سەرۆکی هەرێم یاخود هیچ شەرعێتێکی پێدا بۆ نمونە گەر بەشداریکردنی لایەنەکان لەو مەراسیمە بەشداری لایەنە سیاسیەکان مەوەستن طبعا کاک حەشیم جەناب دەزانێت و کۆبوونەوەی سپێنێ کۆبوونەوەیکی تەشریفاتیە پرۆتۆکۆلیە و بە سوێن سەرۆکی هەرێمی کوردستان سوێنەخوا و چەند خیتاباتێکی سیاسی شەوی عەرزەکرێ لە ڕووی قانونیەوە هیچ ئەهمیەتێکی قانونی نییە لە ڕووی سیاسیشەوە بەڕاستی جۆرێکە ئەتوانین بڵین وەکو مەحفەلێکە بۆ نزیک بوونەوە و گفتوگۆی سیاسی لە نزیکەوە لە بینی هێزە سیاسیەکانە ئەمما بەنسبەت ئەهمیەتی بەشداریکردنی هێزە سیاسیەکانەوە لە ڕووی قانونیەوە هیچ ئەهمیەتێکی نییە و موقعی هیچ هێزێکی سیاسی لێ بە پێدانی شەرعیەت بە سەرۆکی هەرێمی کوردستان دیاری ناکرێ لەبەرەوەی سەرۆک دەنگی لەسەر دراوە لە ڕابردووە بۆیە من پێم وایە کە بەشداریکردنی هێزە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی و لە ناویشیانە یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆر باسەکرێت لە ماوەی پێ ڕابردووە کە یەکێتی بەشداری بکایان بەشداری نەکە بەشداریکردنی مانای پێدانی شەرعیەتیاننا ئەمن بۆ جەنابت و بۆ تەواوی خەڵکی کوردستانی شەڵێم لە ڕووی قانونیەوە بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ قیمەتێکی نییە هیچ هێزێکی سیاسی تریش نەک تەنیا بەس یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام فراکسیۆنەکانی لێ ئامادا بێ فراکسیۆنی یەکگرتووە کۆمەڵە یەکێتی شتێکی پرۆتۆکۆلی ئەگەر ئامادە بێت چکە دەنگدانی تێدا نییە بە سوێن خواردنێکە و هیچ ئەهمیەتێکی نییە لەو ڕۆ ئەمما بەنسبەت لەلایەنە سیاسەکەیەوە بێگومان لە ڕووی سیاسیەوە لەوانەیە دەرفەتێکی باش بێ بۆ لێک نزیک بوونەوە چونکە ئەم کۆبوونەوەیە پەرلەمان کۆبوونەوەیەکی بلوتکەیە تقریبان لەسەر ئاستی عێراقی لەسەر ئاستی ناوچەیی و لەسەر ئاستی ناوخۆییش بۆیە گرنگە سەرکردە سیاسەکانی هەموو هێزە سیاسەکان لەوێ حزوریانە بێ و جۆرێک لە لێکتێگەیشتن و هەروە گفتوگۆی سیاسی لە نزیکەوە و یەکتربینینیش زۆر گرنگە لە سیاسەتە ئەوەی کە لە ڕێگای شەڕی ئەعلامی و دوور بە دوور لە ڕێگای شاشەکانی تەلەڤیزیۆنەوە کرێ یاخود ئەکرێ بەدەست بێنرێ زۆر زەحمەتە ینی زۆر بە ئاسانی لە ڕێگای دیدارێکی تایبەتی یاخود دیدارێکی ڕوبەڕوو توانی بەدەستی بێنیوە وەسیلەیەکشە بۆ تەهدیەکردنی و بارودۆخە سیاسی کە لە کوردستان هەیە بەڵام لە ڕاستیە من وەکو خۆم یعنی من تێبینیەکەم هەیە لەسەر بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سیاسی گرنگ و محەڕەکی سەر ساحەی سیاسی کوردستان لە مەسەلەی کۆبوونەوەکەی بەیانیە لە ڕاستیە من پێم وایە یەکێتی هەڵەیەکی زۆر گەوراکە بەشداری بکە بۆ یەک بۆچی بەشداریەکە لە کۆبوونەوەیەکە کە هیچ ئەهمیەتێکی سیاسی و قانونی نییە و هیچ مەسلەیەکی تێدا نییە کە مەسلەی پێدانی شەرعیەت بێ بۆ سەرۆکێک کە دەنگی پێنەداوە ئەمە یەک یعنی بجۆرەکە لە ئیحراجکردنی بەڕاستی ئەندام و لایەنگرەکانی یەکێتی لە ڕابردووە ئێمە بینی ینی مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو بیرۆزکەی پیرۆزبایان بۆ کاکۆسرەتی جێگری سکرتێری یەکێتی هێنارد
دەنگ و دەست خۆش بێ کەشتێکی وا بۆ بەشداری کۆبوونەوەی دەنگدان بە سەرۆکی هەرێم نەکراوە ئەمە جۆرێک لە حراجی دروستەکە بۆ سەرکردەکانی یەکێتی دووش بەڕاستی ئەمە لە سەر یەکێتی نیشتیمانی کوردستانی سپاتەکە کە شەڕی یەکێتی بۆ بەدەستێنانی دەستکەوت بووە یعنی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی بەدیهێنانی دەستکەوت و زامنکردنیان دەستکەوت نەبێ لە حکوومەتی ئایندە و بەتایبەتیش لە سەرۆکایەتی هەرێمە بۆچی بەشداریەکە هیچی ئەهمیێتێکی هەیە لە ڕووی قانونیەوە مەسەلەن بەشداریکردنی بەڵام بەڕای من سەرباری هەموو ئەوانە کە من پێم وایە ئەمە نقطاتی سربیە لە مەسەلەی بەشداریکردنەوە بەڵام ئەشکرێت ئەو بەشداری شێتی لە ڕووی سیاسیەوە بقۆزرێتەوە و نزیک بوونەوە ڕوو بدا چونکە لێت ناشارمەوە هەموو خەڵکی کوردستانیش ئەو حقیقەتا زانن کاک حەکیم پارتی وێشێتی مەسافەی نێوانیان ینی ئەو ماوەیە زۆر بەردەوامی فراوانە بوو ینی من مەفروض بارودۆخەکە وایە خواست کە لێک نزیک بوونەوە بەڵام بەردەوامی مەسافەی نێوانیان فراوانە بوو ئەمە تەسیری خراپ لەسەر پرۆسەی سیاسی و عملی تشکیلکردنی حکوومەتی ئایندە دروستەکە بەڵکو ئەم کۆبوونەوەی بەشداری یەکێتی و بوونی سەرکردەکانی یەکێتی لە مەراسیمەکە دەرفەت بدات بە لێک نزیک بوونەوە یاخود تێگەیشتنێکی تری هاوبەش لە بینی پارتی وێشێتی کە جەوهەری ململانەکانیان لەسەر مەسەلەی پۆستی پارێزگاری کەرکووکە کە ماوەیەکی زۆر دوور و درێژە ململانی لەسەرەکەن بەڵێ بەڵام بەڕێزت پێ وایە ئەو بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی بۆ یەکرەزی نیشتیمانی نییە بۆ دەستکەوتە لە سەرۆکایەتی هەرێم ئەنی پۆستیان دەست بکەوێت والله لە ڕاستیە کاک حەکیم من وەکو هەڵمەت وەکو بەحسێک و چاودێرێک وەکو مامۆسایەکی زانکۆ قسەیەکەم لە ڕاستیە بەرژەوەندی نیشتیمانی لە دوای 16 ئۆکتۆبرەوە پارتی وێشێتی کۆ ناکاتەوە یعنی ئەو حقیقەتە ئەگەر بەرژەوەندی نیشتیمانی پارتی وێشێتی کۆ بکرابایەوە ئەبۆ ئێستا هەنگاوی زۆر گەورەتریان بایەوە بەڵام بەداخەوە لە بۆ ململانی بەدەستێنانی ڕازیکردنی باڵ و ماڵ و خێزان لەناو حیزبەیە و هەروە لە لایەک تریشەوە بۆ بەدیهێنان و تحقیقکردنی بەرنامجی سیاسی هێزێکی سیاسی داریکرا و کە وەکو پارتی بێگومان ینی ململانەکە دیارە لەسەر چییە بەرژەوەندی نیشتیمانی یاخودەوەی پێوترێ یەکریزی نیشتیمانی لە پاش و داواکانی 16 ئۆکتۆبرەوە نەماوە یعنی من هەچ قسەیە بکەم بریتە لە هەڵەتاندن و وەخۆڵکردنەچاوی خەڵکەوە یعنی ئەو واقعە دەبینی لە 2017ەوە تا ئێستا یەک هەنگاوی نزیکبوونەوەی ئەمێزە سیاسیانەمان لێ پێ بڵێ یەک هەنگاوی نزیکبوونەوەی پارتی کاتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێ بڵێ لە دوای 16 ئۆکتۆبری 2017ەوە ئەزمەی گەورە لە نێوانێکێتی و پارتیا دروست بووە کە مەسەلەی ئەزمەی سیقەیە لە سیاسەتەوە لە پرۆسەی سیاسی لە وڵاتێکی دیاریکراوە کاتێک هێزە سیاسەکان سیقەن سیاسی ناکەوێتە نامێنە لە نێوانانە بێگومان ئاراستەی سیاستکردن لەو کۆمەلگایان لەو وڵاتەیە بەرەو ئاراستەیەکی دیارە ڕواوە ئەو سەریتونە لێ دیار نییە و کۆمەڵە بەرژەوەندی گرنگی نیشتیمانیە لەوانەیە ئەرسڵان ڕەچاویش نەگرێ بەڵێبەرەوە من پێم وانە مەسەلەی بەشداریکردنی یەکێتی یان کۆمەڵ یان یەکگرتوو یان هەر هێزێکی سیاسی پەیوەندی هەبێ بەڕێ یەکریزی نیشتیمانی کوردستان یەکریزی نیشتیمانیەوە بەڵکو بەشێکە لە مجاملەی سیاسی بەشێکە لە هەوڵدان بۆ نزیک بوونەوە بەشێکە لە بەقەناعەت پێنان بە هێزە سیاسی کە پێوترێ پارتی کوردستان و زۆرینەی پەرلەمانیە بۆی لە حکوومەتی ئایندە بە سەخاوەتتریانەوەی کە پێوترێ پێدان و بەخشینەوەی پلۆپۆ زیاتر بێ بەنسبەتەوەوە من وای بێنم هیوادارم غەڵەت بن بەڵام حقیقەتەکە و بارودۆخەکە و ئەو مماتەڵەی لە عملی تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەومان پێڵە شتێکی تر مێنا پێناڵێ بەڵێ سوپاس دەکەم دکتۆر مامۆستا بسمگەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی بەشداری یەکێتی ینی بەس سەبارەت بە کەرکووکیش ینی کێسە یەکێتی کەرکووکی یەکلا نەکردوێتەوە بەیانیش کە سەرۆکی هەرێم سوێندی یاسایی دەخوا دواتریش سەرۆکاندی ڕاستپێدراوە بۆ پێکەنانی حکوومەت لە ماوەی مانگیدا ڕادەسپێرێت پێ وایە ینی بتوانرێت کێشەی کەرکووکی یەکلا بکرێتەوەی کە یەکێتی بەردەوام داوای دەکرد ئەوەی کێکێتی داوای دەکات بە تەکید پرسپێکی سابتە و بە هیچ جۆرێ گۆڕانکاری بەسەردا نایە پەیوەندیدار بە کەرکووک و هەروەها پەیوەندیدار بە ئەوەی کە کەرکووک ماڵی کوردانە و ماڵی کوردستانیانە ئەگەر بە با بڵین بە هەبوونی عەرەب و تورکمان و کورد و ئاشوریش بێ لە ناو کەرکووکە بەڵام ئەوە مەبدەئێکی سابتە کە کەرکووک شارێکی کوردستانیەوە سەر بە نیشتمانی کوردستانە ئەمە یەکێتی نیشتمانی کوردستان بە هیچ جۆرە لەوە تەنازول ناکاوە بۆ تەنازول نەکەرەوە لە کوردستانی بوونی هیچ شوێنێک لە شوێنەکانی هەرێمی لە کوردستانی باشوور لە شنگالەوە بیگرە هەتاکو دەچێتە بە درەوجەسان ینی ئەمە بۆ ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان مەسەلەن لەم حاڵەتەدا پێی لەسەر کەرکووک زیاتر داگرتووە بەڵام ئێستا پێیان نەگرتووە بەشداری مەراسیمی سوێندخوانی سەرۆکی کێشەکەیەک لا بکرێتەوە ئەمە پێڵگرتن نییە ئەو مەبدە ناگۆڕێت هیچ گۆڕانکاری بەسەر ئەو مەبدەدا ناهێنێت چونکە
هەڵوێستی ئێمە لەسەر کەرکووک علاقەدار نیە بە هەڵوێستی پارتی یا علاقەدار نیە بە هیچ هەڵوێستێکی تر یعنی بەوەی کە لە حاڵەتێکە ئێمە بچین لە حکوومەتی هەرێمدا بەشداری بکەین بەبێ مناقەشەکردن و باسکردنی بۆن منەسبێ ڕۆژێ بڵێن باسی کەرکووک هەر نەکراوە خۆ بەمعنای ئەوە نیە یەکێتی نیشتمانی کوردستان وازی لە کەرکووکێناوە بەڵام لە هەمان کاتی شایەتی پێی لەسەر کەرکووک داگرتووە ئەوە مەبدەیەکی سابتە دوای ئەوە هەندێک مناوەرات هەیە خۆ تۆ لە سیاسەتکردندا هەندێک مناوەرات دەکەی ئەوە بەمعنای ئەوە نییە کە یعنی مەرحەبایی لەگەڵ یەکێکە خۆشتر و باشترکەی بەمعنای ئەوە نییە کە ئەو مەرحەبایە لەسەر ئەساسی ماڵە جیرانانە وانە ینی لەسەر ئەساسی ئەوە تۆ دەکرێت ڕێز و حرمەتی ماڵە جیرانە نیژڕاگری و بچی لە دووری گەڕەکەکانی تر علاقە لەگەڵ خەڵکە بەسیل لەبەرەوە ئەمەی بڵین تایبەتیدار بە کەرکووک یەکێتی نیشتمانی کوردستان بەمولەی لا نەداوە و لەشی لا نادا و لەگەڵ پارتیش محاولەی ئەوە دەکرێت بەبێ چارەسەری کێشی کەرکووک بەشداری حکوومەت ناکەین ممکن نییە لەو ڕۆژ بەمولای نەداوە ممکن نییە یەکێتی نیشتمانی کوردستان بەشداری لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بکە بەبێ چارەسەرکردنی کێشەی کەرکووک ئەمەی بەیانیش کە یەکێتی نیشتمانی کوردستان بەشداری تیا دەکات هەندێک لە قسەکانی کە دکتۆر ڕاست بوو تایەتی لەگەڵ بەتەحەفوزەوە لەگەڵ هەندێک لە قسەکاندا بوو کە بەشداریکردنەکە هەڵەیە وتی لەگەڵ ئەوان نیم بە هیچ جۆرە ئەوان من پێم وابێ ڕێی خۆیەتی دەتوانێت و ڕێی خۆی پارێزی بەڵام لە هەمان کاتە قسەیەکی باشی کرد علاقەدار بۆی کە بەشداریکردنی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ دەکرێت با بڵین بۆ خۆشکردنی زەمینە یا جوانکردنی جەوەکە لە بینی پارتی و یەکێتی کە ئێستا جۆرێ لە گرژی هەیە بەرەو توندی ڕۆیشتووە حتا خۆ دەزانی حملەی ئەعلامی لە بینی هەردوو حیزبەکەدا هەبووە هەوڵی ئەوە درا کە لەگەڵ جنابی کاک مەسعود مناقەشەی ئەو بکرێت کە حملەی ئەعلامیشکەم بکرێت و دابەزێنرێت بۆ ئەوەی نەگاتە حاڵەتی ناخۆش و نەخوازراوە بەڵام بەشداریکردنەکەی یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر حسابی کەرکووک نییە کەرکووک بە معنای کەلیمە کە دەڵێن قودسی کوردستانە فعلا لەلای ئێمە قودسی کوردستانە بەڵام ئایا ئەوانەی کەوتیان کەرکووک دڵی کوردستانە ئایا ئەوان بەڕاستیانە کەرکووک دڵی کوردستانە یان وازیان لە دڵی کوردستان هێنا و ئێستا لەسەر هەندێک شتی تری ئەو لاشەیە دەژیت سوپاس دەکەم دوای ناوبڕەکە دەگەڕێن بۆ لای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شەربەتی خاڵقی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام ژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لەبێت بینەرانی بڕست مامۆستا بێستون پێش ناوبڕەکە بەڕێز وتت ئێوەکیکێتی واستن لە قودس نهێناوە پارتی وازی لە کەرکووک هێناوە کە پێی دەوت دڵە؟ والله من باسی کەس ناکەم بە تەحدید، بەڵام من ئەڵێم ئێمە کاتێک وەگەیشێتی نیشتمانی کوردستان بەڕێز مام جەلال باسی لە قودسی کوردستان کردو، ئێمە بەڕاستی کەرکووک بە قودسی کوردستان دەزانین. ئەگەر قودس بە چاوی مقدسێتی تەماشاکەین ئاوا تەماشاکەین، ئێمە کەرکووک بە مقدس دەزانین. بەڵام وتم ئەگە خەڵکانێکی تر هەبوون باسی کەسم نەکرد، ئەگە خەڵکانێکی تر نانە منم باسی پارتیم نەکردو، بەڵام ئەوگە خەڵکانێکە بێ لەوانە غێری پارتیش پێیان وا بوو بێ بیان ئەعلانی ئەویان کرد بێ حەملیان بۆ ئەو کرد بێ کە کەرکووک دڵی کوردستانە، بەڵام ئەوەتە بەبێ دڵی ژەژین. بەس ئێمە بەبێ و قودسی کوردستانە ناشی، یەکێتی نیشتمانی کوردستان بەبێ ئەو قودسە ناژی. بەڵام خەڵکێ بەبێ ئەو دڵێستا کە مەسەلەن ئەو خاکەی لەدەستداوە، مەسەلەن هەردوو هێزەکەم خاکیان لەدەستداوە، چۆن دەکرێت قودس لەدەست بدرێت؟ خۆ دەزانی تا ئێستا کێشەی پارێزگاری لا نەکرێتەوە. خۆ دەزانی یەکێتی نیشتمانی کوردستان گەورەترین قوربانیدا بۆ پارێزگاریکردن لە کەرکووک لە نەتیجەی ئەو شەڕەی کە بەهۆی ڕێفراندۆمەوە دروست بوو. یعنی ئێمە بەهۆی ڕێفراندۆمەوە کەرکووکمان لەدەستدا. بۆ 16 ئۆکتۆبەرە نەبوو؟ 16 ئۆکتۆبەر ئەسڵ من پێم وابێ هەر عنوان نییە، من پێم وابێ هەر تاریخ نییە، لەوە زیاتر کە بریتە لە ڕۆژێک لەو ڕۆژانەی تەسەلسولی درێژکراوەی ڕێفراندۆم. ئەجینا من پێم وابێ خۆی تاریخ نییە، یعنی 16 ئۆکتۆبەر شتێک نییە تۆ لەسەری ڕابوەستی. 16 ئۆکتۆبەر و 15 ئۆکتۆبەر و 7 ئۆکتۆبەر هیچ جیاوازێکیان نییە، بەڵام ڕۆژی ڕێفراندۆم ڕۆژی ڕەشی خەڵکی کوردستان بوو کە هەموو ئەم حاڵەتانی بەسەردا هات. و من پێم وابێ ئێمەش ڕۆژە ڕەشەکەی ڕێفراندۆم لەوەدان لە خودی ڕێفراندۆم و لە خودی باسکردن لەسەر بەخۆیدا نەبوو، بەڵکو لە خودی دیاریکردنی کاتەکەی و نەزانینی دیاریکردنی پێدا 25 ڕۆژێکی ڕەشە لە مێژووی خەڵکی کوردستاندا، بۆ لەبەر ئەوەی کە تۆ نەزانی ڕۆژێک هەڵبژێری بۆ دیفاعکردن لە خۆت و ئەو ڕۆژێک کە تۆ هەڵی دەبژێری ماڵوێرانی بە دوای خۆی دابێنێ. ماڵوێرانەکە چی بوو؟ ماڵوێرانەکە ئەو کێشە و ئەو هەموو قوربانیانی کە لە کەرکووک درا، ئەو هەموو هێزانەی بەداخەوە یعنی هەندێک کەسیان لایەن کار لەسەر ئەوە دەکەن کە ئەسڵ چاوپۆشی لە ئەوە بکەن چ خەبات چ تەسحیەک درا بۆ ئەوی کە کەرکووک بپارێزرێ. خۆ دەزانی دەبابە بەسەر لاشەی پێشمەرگەدا ڕۆیشت، بەدەیان پێشمەرگە شەهید بوو. باشە تۆ سوور بزانی لە 100% بزانی کە ئەمە هێزێکە و دێت و هێزێکی زۆر گەورەیە هاتووە، هێزێکی عێراقیە، تۆش هەتاکو ئێستا عێراقیت وەنیە بە سەربەخۆنیت و گیانە بوویتەوە لە عێراق. دوای ئەوە هێزێک نیت تۆ ئێستا لە ناو عێراقا ئەو پاڵپشتەی کە هەبوو بۆ خەڵکی کوردستان بەهۆی ڕێفراندۆم ئەو پاڵپشتێشت لەدەستدا، یعنی پاڵپشتی دەرەکیشت نییە، پاڵپشتی ناوەکیشت نییە، لە ناو خۆشمانە یەک ریزی تاوامان نییە. ئەی تۆ چۆن دیفاع لە شارێکی وەکو نەکەرکووک ئەگەر ئەی شنگال بۆ بەجێ هەڵدرا، ئەی مەخمور بۆ بەجێ هەڵدرا، ئەی باشە خۆ داعش مەسەن بۆ نمونە لە هەندێک حاڵەتدا نزیک بۆ لە هەولێرش و خەریب بۆ هەولێرش داگیرکە تورکیەکان بە فریاکەوتن نانهێشت، لەگەڵ ئەوەشدا کە هەندێک لە هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان چوون بە شێوازێکی زۆر چالاکانە بەشداریان تێدا کرد. ئەگینا ڕاگررتنی داعش تورکەکان داعشەکانیان ڕاگرت کە نەچنە ناو هەولێرەوە، وەک شەڕیش و وەکو بەرەنگاریکردنی عسکەریش هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بوون چون پارێزگاریان لە هەولێر کرد. سپاس دەکەم مامۆستا دواتەکەم وڵای بەرز. دوکتۆر هەڵمەت بگەڕێم وڵای بەرز دەوەی کە بەرز وتت بەشداری یەکێتی بەشێکی بۆ دەستکەوتە لە سۆرۆکایەت تێرێم لە ڕووی سیاسیشەوە ڕەنگە یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە شوای مەسەن نێوانی یەکێتی و پارتی باشتر بێت. پێ دوای ئەمە دەبێتەوە ئەوەی کە کێشەی کەرکووکش چارەسەر بکرێن بەشداریکردنە یاخود پێ دوای قورسە پارتی و یەکێتی لەسەر کەرکووک بەم زوانە بگەنە ڕێکەوتن؟ وەڵی کاک حەشیم گیان من پێشەوەی وەڵامیەوە بەمەوە من شتێکەڵم، یعنی ئەو برا بەڕێزی لێ دانیشتووە پێی وایە ڕێفراندۆم ڕۆژێکی ڕەشە لە تاریخی کووردا، ئەگەر پێ وابێ کە ڕێفراندۆم ڕۆژێکی ڕەشە لە تاریخی کووردا، یعنی تەواوی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوڕەشی و مێژووەن، چونکە هەر هەمویان هاتنە سەر شاشەکانی تەلەڤیزۆن و دەست و پەنجەی خۆیان بەرزەکردەوە و کوشانازیەک باسی ڕۆژانەکەن. ئێستا خێرە ڕۆژە بوو بە ڕۆژێکی ڕەش.
من پێم وایە کە ڕیفراندۆم بە تاریخی 100 ساڵی ڕابردووی کورد تاکە ئەکتی سیاسیە کە دروست بێ لە کاتی خۆیان کرابێ ئەندە جار من باوەڕم بۆیە کە تاخیریش کراوە مۆزوعە چکە لە ئەنجامی تێڕوانینی خۆمە بۆ ئەو مێژووە دوور و درێژەی لە ڕابردووی ئێمەیە هەبووە بە تایبەتی لەگەڵ مەسەلەی تەعاملکردن لەگەڵ عێراقا بۆیە من پێم وانەیە کە ڕیفراندۆم سەبەبی لە دەستدانی کەرکووک بێ بەڕاستی منە وەرگۆمێنتە بە تەواوەتی ڕەتێکەمەوە پێشم وایە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیەوە ئەوە تێڕوانینێکی تەواو ناکوردانەیە و هیچ پەیوەندیەکیشی لە دەستدانی کەرکووک پەیوەندی بە مەسەلەی ڕیفراندۆمەوە نییە ئەی پەیوەندی بە چیەوەیە زۆر وازەحا پێش ڕیفراندۆمەشم بەرنامەجەیە بووە پەیوەندی هەیە بە لێکترازانی کوردستانەوە پەیوەندی هەیە بە ئەو ڕێکەوتنە ژێر بە ژێرانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێزە عێراقیەکانەوە بەتایبەتیش لەگەڵ حەجی شعبی و سەرۆکوەزیرانی ڕابردووی عێراقا کردوێتی کاکەوە یعنی وشتێکی زۆر وازەحە سەبەبی لە دەستدانی کەرکووک یەکێتی بەتاقی تەنیا بێت تەحمولی بکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیاری ئەوەل و ئاخری لە دەستدانی کەرکووکە هەر ئارە هەر شوورەیە لە ڕووی سیاسیەوە یەکێتی داوای هاوکاری لە پارتی بکات بۆ دانانی پارێزگارێکی نوێ بە کەرکووک یعنی من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێ لە ئەدەبیاتی سیاسی خۆیان بچێتەوە لە هەندێ بابەتە مەسەلەن تەواوی سەرکردە کەرکووکیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیانگوت ئەگەر ڕیفراندۆم لە کەرکووک نەکرێمی بەشداری ناکەین ئەسڵەن نابێ یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی قەراری مەکتەبی سیاسی یەکێتی هەیە دەربارەی ئەوەیە ئەگەر ڕیفراندۆم لە ناوچە جێناکۆکەکان نەکرێ بەشداری ناکەین لەگەڵی نین یعنی من پێم سەیرە ئەم حیزبە سیاسیە چۆن ئەدەبیاتی خۆی داڕێژێ کە لە کاتێکە ئیدعایەوەکە بە قەراری ڕسمی پشتگیری لە پرۆسەیەکەکە یعنی کێ دەستی یەکێتی گرتبووەکو شاسوار مووقفێکی مەردانەیە بێ بڵێ کاکە من لەگەڵ ڕیفراندۆم نیم زودنەوەیەکی دروست کرد ناوی نەخێر لە ئێستاە کابرا زۆر باشکراوتی من دژی ئەنجامدانی ڕیفراندۆم یەکێتی بۆ می نەکرد یعنی پرسیارێکی سیاسیە ئەبێ لە مناڵێکەوە هاتاوەکو گەورەترین عقلی سیاسی پێشتو بێ ئەبێ برسیارە لە خۆی کە یەکێتی لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆم نەبوو بۆ بە ئاشکرانەی وتکاکە ئەم ڕیفراندۆما باش نییە با نەکرێ شەڕی گەورەی بۆ کردکە ناوچە جێناکەم بکرێ ئێستا لەن وڵات ڕۆژێکی ڕەشە بەڕاستیە من تەواوی ئەم ئەرگومنتە ڕەشتەکەمەوە من قابل یعنی بە هیچ شێوەیەک ئیستعدادی مناقەشەکردن لەسەر مۆزوعانیە مبەڕاتی بۆ بێنمەیان شتێک ئەمە دەربارەی بەڵام دەربارەی من پێم وایە سەبارەت بە کەرکووک یانی کردووە بەس یەکێتی نیشتیمانی بەرپرسیار لە دەستدانی کەرکووک هیچ پارتیز بەرپرسیارەتێکی بەرناکەوێت چێ پارتی بەڵێ مەبەستە پارتیە بەڵێ بەڵێ بێگومان بەرپرسیارەتی پارتی ویشێتی لە کوردستانە بەرپرسیارەتێکی ئەو بەشە بەڵام ئەوە پارتی نیە مەسەلەن یعنی سەمە قسە بکە بەچێتە مەسلحەی دیفاعکردن لە پارتیەوە بەس بەڕاستی ئەخە پارتی مثلا لە دەستدانی کەرکووکە چۆن بەرپرسیارەتی بخێنە سەرشانی مەسەل من ئەو پرسیارامەیە بزانم یعنی ئەمەیە دەرچەیەک بدۆزمەوە بڵێن پارتی تاوانبارە پارتی مەسەلەن ئەگەر شەڕی بکرد فعلا ئەگەر پارتی شەڕی بکرد لەوانەیە باردۆخەوە وانە بواە یعنی من هیچێک لەوانەیە کە لاینگیری شەڕی کۆڵان بە کۆڵانم لە کەرکووک کردووە یعنی تۆ خاکەکەت لە دەست بدە یانەوەی کە چوار بیناڕوخێیان وڵاتەکە یان تەواوی نیشتیمانەکەت لە دەسەدرێ یعنی من بەڕاستی ئەمن لەو ڕۆ ڕەخنە لە پارتیە گرمەوە پارتی شەڕی بکردبایە لە کەرکووک مادام هێزەکانی پێشمەرگەی شقاقی تێکەوت دابەش بوو ئەم جەدەلە بەڕاستی زۆر لە مێژار بەردەوام قسەی لەسەرەکە من پێم خۆش نییە دووبارە بکەم بەڵام مادام هێزی پێشمەرگەی کوردستان دابەش بوو تووشی داڕخانێکی ئەسکەری بووین حتامێکی ئەسکەری بووین لە کەرکووکە داڕخانی ئەسکەریشەوە دیفاعکردن یعنی زۆر زەحمەتە کاتێک هێزی سیاسی یاخود هێزی ئەسکەری لە بەرەی جەنگ تووشی داڕمان بوو لەردوو معنەوی ڕوخاز دیفاعکردن زۆر زەحمەتە بەڵام لەگەڵەوەیش من پێم وایە پارتی دیفاعی بکردبایە مادام گەیشتبووە قەناعەت کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەویست ئیتفاقی کردووە ئێمە پارتی بیکردبە ئەمە هەڵی پارتیە من بەڕای من لە مەسەلەی کەرکووک ئەوەیەک دوو بەڕاستی مەسەلەی پارێزگاری کەرکووک من یەک شت هەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان بۆەوە داوای پارێزگاری کەرکووکەکە بۆچی یەکێتی ئەوەندە تەئکید لەسەر کەرکووک بکاتەوە ئەمن یەکێکم لەوانەیە کە زۆر دڵم خۆش بوو کە یەکێتی 6 کورسی پەرلەمانی عێراقیێنە بەڕەغمی ئەوەی کە چۆن هەڵبژار نەکرا لە کەرکووک شەفاف بوو یان ئەوە شتێکی ترە بەڵام مادام یەکێتی وەکو هێزێکی کوردستانی 6 کورسی هێنا من زۆر پێخۆش یعنی ئەو شتێکی زۆر باشە بەڵام یەکێتی شەڕی گەورەی یەکێتی لەسەر کەرکووک نییە بەڕاستی ئەم ڕێزمێەوە برا بەڕێزە شەڕی گەورەی یەکێتی بۆ قەناعەت پێکردنی کەرکووکیەکانی ناو مەکتەبی سیاسی یەکێتیە کە کودلێکی بەهێزن من دڵنیام لەوەی کە بەبێ یەکێتی یاخود بەبێ وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ ئەو کودلەی ناو مەکتەبی سیاسی یەکێتی دڵنیام لەوەی کە جیا بنەوە و مشکلی گەورە بۆ یەکێتی دروستە بێ بۆ یەکێتی لە ئێستاە بە تایبەتی ئەم گەنجانەی ناو ماڵی تاڵەبانی کە من نامناوە تاڵەبانی نوێیەکان شەڕ بۆ واکەن یەکێتی بە هەر شێوازێک بێ بەیەکگرتووی بێنەوە
هەر جۆرە پاشەکشەیەکی یەکێتی لە مەسەلەی دەستبەرداربوونی پارێزگاری کەرکووک یەکێتی تووشی شقاقی گەورەترە کالەوەی کە لە ڕابردوودا تووشی بووە بۆ یەکێتی شەڕ بۆ ماکە هەم لە ڕێگای وەرگرتنی پۆستی پارێزگای کەرکووکەوە ئاهێک بەدڵی خەڵکی کوردوی کەرکووکا بەدی بێنێتەوە و لەلایەکی دیشە بتوانێت مشکلە گەورەکەی ناوخۆی خۆی حەل بکە کە مەسەلەی ڕازیکردنی ناو کەرکووکیەکانی ناوکەلی سیاسیە بە یەک تیر دوو ینی دوو هەدەف ئەپێکێ ئەمە زۆر گرنگە بەڵام من پێم وایە مەسەلەی بەشداریکردنی یەکێتی لە کۆبوونەوەکەی بەیانی بۆ سوێن خواردنی کاگنیچیروان وەکو تەمیچ ئەهمیەتێکی نیە لە ڕووقانەوە بەڵام طریقەیەکە وەسیلەیەکە بۆ نزیکبوونەوە لە پارتی و کەمکردنەوەی گرژیەکان و هیواداریشمە و کەمکردنەوەی گرژیانە بەبینینی کاک مەسعود و کاک کۆسەت حەل ببێ چونکە بەڕاستی یانی ئەوە حەقیقەتە کاک حەچین گرژی نێوان پارتی و یەکێتی بە هەر شێوازێک لێکی بدیتەوە لە بەرژەوەندی کەسانیە خراپە لە بۆ ئەزمموی سیاسی ئێستا و ئەم قۆناغی هەرێمی کوردستان. باڵ سپاس دەکەم مامۆستا گەرم وڵای بەرز سەبارەت بە مەسەلەی کێشەی سەرۆکایەتی هەرێمەوە سپەی ئەگەر سەرۆکی هەرێم سوێندی یاسایی بخوات پێ دوای و کێشانەی کە دروست بوون لە ڕابردووە ناوماڵی کورد لێکترازاوە لەسەر سەرۆکایەتی هەرێم و یاسای سەرۆکایەتی هەرێم یعنی ببێتە مایە یەکڕیزی؟ وڵی حەز دەکەم پێشتر پرسیاری ئەوت لێ بکردمەوە ئەی ئەو برادەرە بەڕێزا بەو هەموو ئەتەکێت و ئاستی ڕۆشنبیرە بەرزە قسەی کرد ئایا من وەڵامەکەم هیچ وەڵامێکم نەبێ من یەک نسحەتێکی ئەو برادەرەکەم نازانم چۆن پێی ئەوترێت دکتۆرایی هێناوە من ئامۆژگاریێکەکەم لە ئیبتیدایی تۆزێک بچێ فێری دەرسی ئەتەکێت و ئەوانە ببێ باش یعنی ئەتەکێتی قسەکردن شێوازی قسەکردن بزانێک لەسەر تەلەڤیزۆن کە قسەکە چۆن قسەکە مەسەن باسی سەرکردی هەر سەرکردی لە سەرکردەکانی دنیا بکەیتەوە هی هەر حیزبێک گەبێ ئاگاد لە شێوازی قسەکردنی خۆت بێ بۆ بزانم چۆن قسە بکەم یعنی ئەتەکێت لە قسەکردن لای تۆ کاکە تۆ قسەت کرد گوێ لە منی ڕابگرە چونکە تۆ بە شێوازێکی زۆر دوور لە ئەتەکێتی نازان چۆن پێم سێرەکە تۆ ئەکادیمیت علاکولین ئەوەی کە با بڵین بەڕاستی بەڕێزم تۆ کابراایەکی مەسئولی مەڵبەندی یەکێتی بوو ئێستا هاتی وەکو ئەکادیمی قساکەی من پێم وایە بێت تەرازووی سەنگین بە ئاسانی لا سەنگ نابێت تەرازووی سەنگین بە ئاسانی لارە سەنگ نابێت علاکوونەوە آخر وەڵامە بۆ تۆ کاکە دکتۆر ئەوەی کە علاقەدار بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی علاقەدار بە یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وایە بێ یەکێتی هەڵوێستەکانی خۆی بۆ ڕێکخستنەوەی ماڵی کورد وازەحەوە هەموو هەوڵەکانیشی بۆ ئەوەیە کە هەموو کارەکان بەیەکەوە بە جوانی بڕۆن بەڕێکەوە و بە شێوازێکی باش ئەنجامی باشیان هەبێ ینی بەسەرێکی کوردی هەیە لە پێناوی پەراوێزیە لە یەخی دانەدڕی ینی کار لەسەر ئەوە بکەین ئێمە کە هەم یەخەشمان یەخەیەکی جوان بێ هەم پەراوێزیشمان باڵا پۆش بێ بمان پارێزێ ئەمە زۆر گرنگە لەبەر یەکێتی نیشتیمانی کوردستان سەر و ئەساسە سیاستەکانی خۆی داڕشتووە و لە هەمان کاتە کە دەیەوێ پارێزگاری لە مانەوەی کەرکووک و هەروەها دەست بە هانا بۆ هەموو شوێنێک دەباوە دەست بە کوردەکەی دەست بە هەموو کوونێک دادەکات بۆ ئەوەی کە کەرکووکەکان کەرامەتی کەرکووکەکان پارێزراو بێ و کار لەسەر ئەوە بکرێت کە حتا ئەمم متحیدەش بهێنرێ داخلی ئەوە بکرێت لە کاتێکیشا کە هەر لە ناو کورد لە ناو خۆمانە بەڕاستی خەڵکێکەیە کە ئامادەی ئەوە نییە بێ لە کەرکووکە بە بەهانەی ئەوەی کە کەرکووک داگیر کراوە لە هەمان کاتیشا تۆ خۆت یعنی بەشێک بێ و داگیرکردنە و هێزانەی کە هاتن کەرکووکیان داگیر کردەوە بەشێکیان قیادەکانیان قیادەی کورد بوون و هەندێکیان ناسراو بوون سەر بەچە حیزبێکیشن ئیزافەتەن بۆ ئەوەی کە لە کاتێکە ئێمە بە کەرکووک دەڵین داگیر کراو هێزێک داگیری کردو خۆمان لە حکومەتەکەدا لە بەغا بەشدارین لە حکومەتە داگیرکەرە کورد خۆی بەشدارە حیزبەکان وەرە بزانە تاکو ئێستا بەز یەکێتی نیشتیمانی کوردستانی تیانە لە ئەو حکومەتە ژیناکێ واضحە کە کێکی تایە لەو حکومەتە داگیرکەرەکەین وەژۆک سەر و کۆمارەوە جاز سەر و کۆمار با بڵین یەک لایەنەکە بەڵام وەکو حکومەتەکە من باسی حکومەتەکە ئەەکەم سەر و کۆمار دەوڵەتە یعنی حکومەت زیاتر بەڕێی من گرنگترە حتا لە هەرێمی کوردستانیشە حکومەت گرنگترە لە ڕئیسی دەوڵەت لە ڕئیسی هەرێم یعنی سبێ ڕۆژێ پێکەنانی حکومەتەکە لە هەرێمی کوردستان ئەوان دەبن بە تەنفیزکردنی قەرارات و جێبەجێکارەکان ئەوان دەبن لەبەر ئەوە من پێم وابێ ینی باسکردن لە ئەوە جۆرێک لە پشێوی
لە مێشکی خەڵکدا دروست دەکات ئەوەی کە لە علومی سیاسیدا پێی دەوترێت دیماگۆجیەت و سەر لێ شەواندن، یعنی سەر لێ شەواندنی خەڵک ئێمە بۆچی بکەین؟ ئێمە مەسەن من کە ئامادە نەبم بێم لەم کاتەدا لەگەڵ دەنگی کورد بەیەکەوە لە کەرکووکە ئامادەی ئەوە نەبم کە ڕێک بم لەگەڵ دەنگی کورد لە کەرکووکە بە بەهانەی ئەوەی کە کەرکووک داگیر کراوە و لە هەمان کاتیشا خۆم بەشداری ئەو داگیرکردنەوە حکوومەتەکەش بم، ئەمە یعنی منطقیان هیچ معنایەک نابەخشێت، بەڵکو ئەوەی کە لە هەمووان جوانە ئەوەیە کە بە هەمومان ئێستا بە کوردی ئێمە ینی بەڕاستی حدودێک بۆ ئەم مناقەشاتانەشدا بنین ئێمە ئیتر کۆتایی بێبایەکێتی نیشتیمانی کوردستان و با پارتی شەردووکیان بڕیار بدەن کە هیچێکە لە کادرەکان چ بە ناوی مامۆستای زانکۆ بێ وەکو من و ئەو برادەرە چ بە ناوی با بڵین چاودێری سیاسیەوە بێ چ بە ناوی هەر شتێکەوە بێ کە دێن قسە دەکرێت لە دواییدا هەر دەبرێتەوە بۆ خانە حیزبەکە ئیتر وەختی ئەوە هاتووە کە پارتی وێچێتی هەردووکیان بەیەکەوە سنوورێک بۆ ئەوە دابنێن ڕێککەون بە ڕێکەوتن هەبە قسە نابێت بەس ئێستا جەنابی کاک مەسعود هەر بڕیارێک دەرکا بۆ ئەوەی کە ئیعلامیەکان بێدەنگ من لە قسەکردن هەر بێدەنگ نابن چونکە تۆ هێشتا ڕێک نەکەوتووی بە تەواوەتی جێوی ڕێکەوتنەکە دروست نەکردو با ئەو جێوی ڕێکەوتن دروست کرێ بەڕێی من لەسەر هەموو شتەکان یەکێتی و پارتی ڕێکەوت کۆتایی بە هەموو کێشە سپاس دەکەم بەس پێ دوای سەرۆکاتێرم لە ترازانەکان لەمە دوار بەردەوام دەبێت لەسەر سەرۆکاتێریم پێشتر کە دروست بوو نامن کەما بێکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستانی بە نەزەری ئەعتیبار وەرگرتووە ئەو بەرژەوەندی باڵایانە زۆر گرنگن بۆ ئەوەی کە یەکێتی کار لەسەرەوە بکات لەگەڵ پارتی ڕێکەوێت و لەگەڵیش ڕێک سپاس دەکەم دکتۆر گیان ئەگەر کۆمنتێک هەبێ سەبارەت بۆش کە پێ دوایە ئەم سوێن خواردنی سپەی سەرۆکیێرێ وا دەکات حکوومەت لە ماوەی مانگێکدا پێک بێنێت پێ دوای کاندی ڕاستپێرداوە گەر سپەی ڕاستپێ دەتوانێت حکوومەت پێک بێنێ بە کورد پێ سپاس دەکەم لە ڕاستیە مەسەلەی ڕاستپاردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بەپێی قانون کە سبەینی ڕای بسپێرێ سەرۆکی هەرێمی کوردستان پاش سوێن خواردن من تەسەوڕەکەم ئەگەر پارتی ویشێتی ڕێک نزیک بکەونەوە بە تایبەتی لە مەسەلەی کەرکووکە حەلی کێشەی کەرکووک بکەن و بگەنە ڕێکەوتنێک مەسەلەی تەشکیلکردنی حکوومەت وەختێکی زۆر کەمەوێت چونکە بیرمان نەچێ ینی شێتی پارتی دوو ڕێکەوتنیانەیە کە ینی نایان ناوە ڕێکەوتن لە کات لە ڕاستیە من بە ڕێکەوتنی نازانم من بە تەفاومێکی مشتەرەک بەلێک نزیک بوونەوەیەک چکە ڕێکەوتن کۆمەڵە پرەسیبی خۆیەتی بەڵام منەوە بە ڕێکەوتن نازانم بەڵام ینی لێک تێگەیشتنی تەواو هەیە بۆ تەشکیلکردنی حکوومەت ڕسمی حکوومەتی داهاتوو زۆر واسعە لە لای پارتی ویشێتی بەڵام مشکلیان عرقەلەی گەوریان لە بەردەمە مۆزوعە مەسەلەی کەرکووکە بۆیە تەسەوڕەکەم پاش سوێن خواردنی سەرۆکی هەرێمی کوردستان نزیک بوونەوەی پارتی ویشێتی و حەلکردنی کەرکووک ڕەزامەندی دەربڕین لەسەر یەکێک لە کاندیدەکانی یەکێتی بۆ پۆست پارێزگای کەرکووک ڕێگای بەردەم تەشکیلکردنی حکوومەت زۆر کورت دەکاتەوە تەسەوڕەکەم ناگاتە 15 ڕۆژ ئەتوانێت حکوومەت تەشکیل بکە و زۆر بە ئاسانی یەک مانۆڕی سیاسی هەیە بۆ مفاوەزەتکردنێکی شکلی لەگەڵ هێزە سیاسیەکان و وەرگرتنی ناوی کاندیدەکان ئەتوانێت بە ئاسانی حکوومەت تەشکیل بکە بەڵام بەبێ ئەوەی ئەزمەی کەرکووک تێپەڕێنین من پێم وایە لە نقطەی یەکەم ئاخولینەوە و ناتوانین یەک هەنگاویش بچینە پێشەوە لە عملی تەشکیلکردنی حکوومەت هەرێمی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر هەڵمەت غەریب مامۆستای زانکۆ لە هەورێ و لەگەڵ مامی هەروە بێستون سابرایی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مامی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ